زتل سربی پرسه راب واسطن به میوانداریا دکتر بهروز جعفر شرازه واره انرژی سلیمانی لگلمه دکتر بهروز دم باش و سپاس با آماده بوناوه عراق و ترکیه هر دو دبیجن ام آماده اینه بوریجی آماده چه مایه دوی نقطه دواتا ده کنگی بیشاندل لگوری دیتنا و لگوری دیفچون آوای هون بوی کرته بوی پرسه دکن سپاس قربان جان بۆ ئەم دەرفەتە لە واقعدا لێرەدا پرسی ئامادەی و نائامادەی لە ئارادا نییە ئێمە پێویستە ئەنەڵایزی ئەوە بکەین ئایا ئەگەر نەوتەکەی هەرێمی کوردستان هەناردە ئەکرێتەوە بەڵێ هەناردە ئەکرێتەوە لە بەرام خاڵانەی لای خوارەوە یەکەمیان لە 29 بەڕێسوودانی سەردانی نیویۆرکی کرد بە پێو زانیارانی کە ئێمە هەمانە هیچ کۆبوونەوەیەک نییە کە سوودانی تیا بەشداری کردووە لە نیویۆرک جەخت لەوە نەکرابێتەوە کە پێویستە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە ئەمە یەک هەناردە ئەکرێتەوە لەبەرەوەی تورکیا زۆر پەرۆشە بەوەی هەناردە بکرێتەوە 46 ساڵە ئەو نەوتە بۆ ڕێی تورکیادا ئەڕوات ڕۆژی وا هەبوو 1,400,000 بەرمیل نەوتی پیا ڕۆشتۆ تورکیا زەریبە و باجێکی زۆری لەسەر ئەو بۆ ڕێ دەستکەوتووە وەزعی اقتصادی تورکیاش خراپە پەرۆشە بۆ ئەوەی کە ئەو نەوتە هەناردە بکرێتەوە چەنە ناو دوو قەوسە تورکیا بیانووی ئەوەی هەیە کە بۆڕێەکە نۆژەن ئەکاتەوە و کێشەی بۆڕی هەیە لە ناوخۆی تورکیادا ئەمە بیانوویەکی لاوازە بەڵام ئێستا دەڵێ ئەو بیانوویشی نەهێڵا دکتۆر بەهروس ئێستا دەڵێ بوریەکە ئامادەیە لە دوێنێەوە پێشتر هجەت بوو ئێستا بەو قسەی بە هجەت نەما مەبەستە ئەو شەش مانگەی ڕابردوو ئەو شەش مانگەی ڕابردوو مەبەستە وایان بۆ ڕێ لە مانگی دوو کە بوومە لەرزەکەی تورکیا ڕوویداوە کێشە و خەلەلی تیا دروستبووە بەڵام لە بینی بوومە لەرزەکە و لە بینی بوومە لەرزەکە و ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستانان 40 ڕۆژ هەیە یعنی ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان 40 ڕۆژ دوای بوومە لەرزەکە بۆ ئەو پێش لەماوەیە و 40 ڕۆژەیە نەوت هەناردەکراوە بۆ ڕێیە ئەمە لەلایەک تورکیا هەر پێشووتریش ئامادە بووە بۆەوەی نەوتەکە بەو بۆ ڕێدا بڕات ئەمە خاڵی دووهەم نەوتەکانە خاڵی سێهەمیان 6 مانگ و نزیکەی 10 ڕۆژە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە ئەگەر بەو سعرەی کە ئێستا نەوتی عێراقی پێفرۆشێ خۆتە زانیت سعری نەوت بە سعری برێنت هەیە سعری نەوتی تەکساس هەیە سعری خامی سعودی هەیە سعری نەوتی عێراق نەوتی پێفرۆشێ حسابی بکەین نزیکەی 7 ملیار و 200 ملیۆن دلار زیان بەر ئابووری و بودجێ عێراق کەوتووە ئەنجا خاڵێکی دیکە لێرەدا کە پێویستە جەختی لێ بکەینەوە ئەوش ئەوەیە کە ئەگەر لەبەر ئەو خاڵانەی کە مەبەستمە بەم بۆ خاڵانە بوو کە نەوت هەناردە ئەکرێتەوە پێویستە هەناردە بکرێتەوە ئەگەر هەناردەش بکرێتەوە هەرێمی کوردستان پەرۆشە بۆی هەناردە بکرێتەوە بۆ چووکە بە پێی ئیتیفاقی لە بودجەی عێراقا هەیە ئەو بودجەی چەند مانگێک پێشەسە تەزدیقراوە پێویستە 1 تریلیۆن و 300 ملیار دینار بۆ هەرێمی کوردستان وەکو موچە و بەشە پشکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بنێرێت ئەگەر هەناردە بکرێتەوە جا ئایا لایەنانی ئیقلیمی و لایەنانێک هەن لە ناو عێراقا حەز بەمە ئەکەن هەرێمی کوردستان ئەم قازانجە لەسەر ئەو خاڵە دکتۆر بەهروس لەسەر ئەو خاڵە شتێکی دیکە لە قسەی باڵیوزی عێراقدا هەیە کە دوای قسەکەی ئەڵپ ئارسەلان کردی ئەمڕۆ دەڵێ بەپەلە ئامادەین بە پێی تواناکان وشەی تواناکان مەبەستی چییە یعنی ئەگەرێک هەیە کە عێراق ئێستا ئەمە درێژ بکاتەوە و تورکیا ئامادەیە ئەو هەناردەنەکە پێتان وایە ئەو ئەگەرە چییە توانەکەی ئەنجا من لە مداخەلەی پێشووترمدا ئەو خاڵانم باس کرد کە خاڵی بەهێزن و بەڵێنەوت هەناردە ئەکرێتەوە ئێستا دێمە سەر ئەوەی هەناردە نەکردنەوەی نەوتیش ئەگەرێکی کراوەیە کە من لەگەڵ ئەم خاڵەیانم بۆ لەبەرەوەی عێراق باکی نییە بەوەی کە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە چونکە عێراق پابەندە بۆ بڕیارەی کە لە ئۆپێک پڵەستا دراوە تا کۆتایی 2024 عێراق بڕی هەناردەکردنی نەوت کەم بکاتەوە ئەمە وەکو پێشووتریش لە مانگی 6 وەزیری نەوتی عێراق وتی ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان لە مەسەلەی ئۆپێک پڵەسدا سەری ئێمەی سوک کردەوە بۆ ئێمە تەسهیلاتێکە ئەم لە مقابلەیەکە باسی ئەمەی کرد ئەنجا خاڵێکی دیکە ئەوەیە کە عێراق و ئێرانیش بەڕاشکاوی بڵێم ئەوەی کە باز دەکرێت لە ناوەندەکانی دراساتە ئەوەیە کە ئەترسن ئەگەر هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا وەیەک بکەونەوە نەوت هەناردە بکرێتەوە هەرچەندە سۆمۆ ئیدارەی ئەم وەزعە ئەدات ئەو کاتە پرسی غازیش دێتە ئاراوە ڕەنگە هەرێمی کوردستان سەر بکێشە بۆی غازیش هەناردەی تورکیا بکات ئەمەش
بەلای وڵاتێکی ئیقلیمی وەکو ئێرانەوە کە دووەمین یەدەکی غازی سروشتیە لە ناوچەکەیە و خاوەنی 157 میلیارد یەدەکی نەوتە ڕەنگە جێهەزمکردن نەبێت. ئەمانە هۆکارن بۆ هەناردە نەکردنەوە. لە کۆتایی ئەمانگەی ئەگەر کێشەیەک نێتە ئاراوە، ماکرۆن سەرۆکی فەڕەنسا سەردانی عێراق و هەرێمی کوردستانیش ئەکات. ئەوە دەرفەتێکی گرنگە بە بڕوای من. هەرێمی کوردستان ویلایەنە سیاسەکان بتوانن ئیسفادە لەو سەردانەی ماکرۆن بکەن. بۆچی سەردانەکان؟ لەبەرەوەی ئیتر بە باکوورەکەی گۆی زەوی بەرەو زستان ڕۆشتون، نرخی نەوت و نرخی سوتەمەنی چاوەڕێکرێ بگاتە $100. باشە لەسەر ئەو خاڵەی دکتۆر $200 نرخی نەوتی برنگ لەسەر ئەو خاڵە لە کاتێکدا کە ئامادەکاری هەیە کە نەوت هەناردە بکرێتەوە بۆ تورکیا 400,000 بەرمیل بوو بازار کەم نییە. پێتان وایە لەم کاتەدا کە ئۆپێک پڵاس ڕێکەوتنەکەی درێژ کردەوە کەمکردنەوەی هەناردەکردن بۆ بازار دابینکردنی نەوت، ئەمە چ کاریگەریەک دروست بکاتنەوە بۆ عێراقیش نەبێتە خەلەلێک کە لەسەر حسابی کوردستان ئەو پابەندبوونەی خۆی جێبەجێ کردووە لە ماوەکانی ڕابردوودا؟ ئوستاز ئێمە لە پەیمانگای مێدیترۆینیەن 8 هۆکارمان دەستنیشان کردووە بۆ ئەوەی کە دەبێتە هۆی بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخی نەوت. جاری وا هەیە دەڵاڵێک یا جانبازێک یا بە ئینگلیزی برۆکەرێکی پێڵێن حاڵەتێکە نوێنێ نەوتێکی زۆرە کڕێت دوایی خاتە بازاڕەوە یەک کەسە، ئەمە تەسیرە کاتە سەر نرخی بازاری وزە لە جیهانە. ئەی چ جای هەرێمێکی وەکو هەرێمی کوردستان کە پێشتر 430,000 بەرمیل نەوتی ڕۆژانەیە هەناردە کردووە، ئەکید تەسیرە کاتە سەر نرخی بازاری وزەی جیهانی، بە تایبەتی ئەوروپا و ئەمریکا و زۆر بە تایبەتی تریش ئیدارەی ئەمریکا لە سەرەتای 2024 بەرەو ئینتیخاباتە ڕۆن پرسی بنزین سوتەمەنی لە ناوخۆی ئەمریکایە هۆکارە بۆی خەڵکێک دەنگ بدا بە بایدن یا بە کاندیدێکی دیکە. ئەمە گرنگە بۆ ئەوان. ئەگەر ڕۆژانە جیهان 100 ملیۆن و 80,000 بەرمیل نەوت بەکار ئەهێنێت، ئەگەر هەناردەکردنەوەی نرخی نەوت هەرێمی کوردستان $2 تەسیر بخاتە سەر بازار، کەواتە نزیکەی 200 ملیۆن دلاری ڕۆژانە تەسیرە کاتە سەر بازاری وزەی جیهانی. زۆر باشە. ئەمە لەلایەکی دیکەوە هەرێمی کوردستان پێویستە ڕێکی کێشەکانی خۆی بزانێت بۆ ئەوی بتوانێت عادە نەزەر بە کەرتی وزەیە بکاتەوە. سەردەمێکی نوێ لە پیشەسازی نەوت و پێترۆلێم لە هەرێمی کوردستانە بێتە ئاراوە و هەڵەکانی پێشووتر چارەسەر بکەین. یعنی تۆ ئەگەر ئەچیتە لای پزیشکێک گەڵی دەمە موشکە بێ ئاو زۆرە خۆم زۆر ئەوە ئەەکەم یەکسەر ئەو بیری بۆ ئەوە چێ کە تۆ نەخۆشی شەکرە هەبێ. هەرێمی کوردستانیش وەکو هەر وڵاتێکی دیکە تووشی کێشە بووە، چونکە ئێستا زۆربەی وڵاتانی دنیا بەهۆی لەنگەرشکانی پەیوەندی نێودەوڵەتەکان و پەیوەندی ئابوووریەکانەوە تووشی قەیرانی جۆرا و جۆر بوونە وڵاتانی دنیا. هەرێمی کوردستانیش 4 کێشەی سەرەکی لە پرسی وزەیە یەخەی پێگردووە. پرسی یەکەمیان پرسی دابەشبوونی ناوخۆییە لە ناو هەرێمی کوردستانە، پێویستە یەکڕزی ناوخۆی زیاد بکرێتەوە. پرسی دووهەمیان پرسی پەککەوتن یا لاوازی مؤسساتەکان هەرێمی کوردستانە بەوەی پەرلەمانی کوردستان و هەڵبژاردن نەکراوە. پرسی سێهەمیان گەڕی یان مەشاکیل و ناکۆچیەک لە دوایەکی بەغدایە بە هەرێمی کوردستانی دەفرۆشێ. پرسی چوارەمیشیان هەرێمی کوردستان کەوتۆتە ناو فشارێکی هەرێمایەتی و قلیمیەوە کە هەندێک جار هەستەکەی ئەیانەوە لە پرسی وزە دووری بخەنەوە، چونکە پرسی بۆ هەرێمی کوردستان زۆر باشە. هەندێک وەختی بدەینە نرخی نەفتێژی تا بەحسە نرخی نەفتێک کرا، هەندێک وەختی بدەینە نرخی نەفتێک و پشتی خراپترین ڕۆژە ساڵی ئیروژی بەردەوام بوو لەسەر داگاتنێ ژکەرەمە خۆ لەگەڵ من ببینم لێزەتر سەر نرخی نەفتی ڕابرستین داکاتنین بەرچاو هاتنە تومارکردن بەرمیلەکە ژ جوورێ برێنێت وەکە هەون دەبینن نەها دەئاستێ $84 دەکڕین و فرتن پێتەیکردن کە بتنە ئیرۆ نێزیکی سەدی دوو داکەتیە ئیرۆ ناوەندین کڕینە و بازرگان ڕابوون بە کڕینە کێمترین نرخی ئیرۆ کۆ $84 هاتیە تومارکردن ورده جبو قرابوه هنگ جزیان دو کو نیشکه و بوان گهشتبون اوی جیکر کو دمجمیرن دست پیکا روژه ده بکمی بلندبونه بخواه و تومار بکاتن لیلگر روژن بوری دا کتنین برچاف هاتنه تومار کرن کو دبینین کو ده روژن بوری ده برمیلا گهشتبو آست $97 گلک بلندتر بو نزدیکتر دبو $100 جبو هر برمیلا که بتنه $5 جنرخ برمیلا که کم بونه افدا کتنین هون دبینن هری دو و ایرو هاتنا تومار کرن افجی دمک ده کو جالی تکنیکی و اگر ام بحث بکن نرخ برف کی و دچن جسبه و جگربونه که نرخ برمیل لجر $85 دهه دیتن وان که دبینن اگر این برمیل که برن زیاده تر دکه بو گشتن بو آستین زیاده تر بو سرتری $84.50 هر هوکارک بیتن و ببه پشتوانک جنرخان را یکم جار دوید
بێت هێلا بەرگریە یا 86 سنتان بشکینە وێ دەمێ دەرباز بکە حتاکو بگەها 87 دلاران و سەرتر و پاشان 88 دلاران ji her bermîleka ji cûrê birênd re. Diktor ez vedgerim cemte Diktor Behros. Te behsa OPEC Plus û pêşbîniyên nirxê neftê jî kir ku 200 bigehe astên 200 dolarî di sala bêd de wekî gelek navbendên cîhanî jî amaje bi vê kirine. Hûn jî dibînin ev daketina birengê sûra berçav bi taybet li gel du zêdetirî 5 dolar jê kêm bûne دمکیه اگر که بهیزه نرخ اف سالا بگنه 100 دلاری ئەگەرێکی بەهێزە لەبەر ئەوەی هێشتا ئاسۆیەک نییە بۆ چارەسەربوونی کێشەکانی نێوان رووسیا و ئۆکراین و بە پێچەوانەوە خەریکە لە باشووری ئۆکراینەوە لە دوورگەی قڕمەوە لە خوارەوە لە ئاوەکانی دەریای ڕەشەوە کێشە بۆ خۆراکیش دروست ئەبێت قەیرانی خۆراکی گیانیش دروست ئەبێت ئەمە یەک دوو لە ناو خۆی ئەوروپادا لەسەر پرسی وزە یعنی وحدەی ئەوروپی تووشی جۆرێک لە ئینشقاق بوونەوە و یعنی یەکڕاییان نییە خاڵێکی دیکە ئەوەیە کە هێشتا ناشەفافیەک هەیە لە ئەمە نقطەیەکی زۆر سەرەکیە هێشتا نەشافافیەک هەیە لە نێوان وڵاتانی زلهێزا بە تایبەتی ئەمریکا چین یابان ئەم سێ وڵاتە نازاندرێت چەندە نەوتیان خەزن کردووە چەندە نەوتی ئەنبارکراویان هەیە چونکە نازانرێت نەوتی ئەنبارکرا و خەزنگراوی ئەم سێ وڵاتە کە سێ وڵاتی بەهێزترین یعنی زۆرترین بڕی نەوتیان خەزن کردووە لە ژێر زەویە لە ئەنبارەکانی خۆیانە نازانێت چ کاتێک ئەی خەنە بازاڕەوە و چ کاتێکیش ئەی کێشنەوەیان ئەوە ئەکرێ هەر کاتێک دەستیان بۆ ئەنبارەکان و نەوتە خەزن کراوە کە بر بێگومان نرخی نەوت بەرز ئەبێتەوە لەسەر ئاستی جیهان زۆر سپاس دکتۆر بەهروس جەعفەر شەڕازەیە کەرتا ئەنەرژی ji سلێمانی لەگەلمە بووی دەم باش